سلێمانی شوێنی لەدایکبوونی منە، شوێنی ژیانی منە، ینی بۆ سلێمانی ئەمرم بەڕاستی و یەکەم بەرهەمی منیش هەر بۆ سلێمانی بووە کە دەستم پێ کردووە. کوردستان هەمووی بە مڵکی خۆم ێزانم و ئێمە مڵکی هەموو کوردستانیشین، جیاوازی ناکەین لە بینی شارەکانە، بەڵام عادەتەن هەموو کەسێک شوێنی لەدایکبوونی و ئەو شوێنی تای گەورە بۆ یادگاری زۆر بەناڵی و خۆش و ناخۆشی تیا هەیە، حتمما تایبەتترەوەی. کاک سەنگەر خۆشترین ڕووداوی 2025 لای تۆچی بوو؟ وەڵی ڕووداوی خۆش و ناخۆشیشی تیا بووە، شتی زۆر خۆشی تیا بووە، شتی ناخۆشی تیا بووە، بەڵام ئیترەوەتر لە کاتانە باوەڕ ناکەم شتێکی وان بیر بێ بەڕاستی. چ ئومێدێکت هەیە بۆ ساڵی تازە؟ وەڵی ئومێدی من تەنها ئەوەیە کە کوردستان هەموو یەک دەنگ بن، یعنی یەک هەڵوێز بن، یەک قسە بن، یەک تەبا بن لە ناویەکە، هیچی کەم نییە. ینی من وەکو گەنجێ ئاواتێکی وا من نییە بڵێم وەڵام من ئەوە ئاواتی منە، ئاواتی من خۆشی کووردە، لە هەر شوێنێکی دنیا کورد هەبێ ئازەکەم بەختەوەر و خۆش بژی، هیچی کەم نییە. بۆ گەنجان چ پەیامێکە هێستا سێری تۆکەن و یانەوێت معلوماتێکە لێ وەرگرن بابەتی هەندانێ؟ بۆ گەنجان منیش گەنج بووم، هەرچەندە ئێستا ئاوێتە بەرەو پیریە ڕۆم، ئێستاش گەنجی ماشەڵڵا. هیچ کاتێک درەنگ نییە بۆ ئەوەی کە دەستکەی بە ژیان، هیچ کاتێک. من ڕۆژێک هەبووە باوەڕتان بێ، یعنی لەوانەیە بڵێم ئەم قسەیە خۆشیش نەبێگەیکەم، نان نەبووە هەربی خۆم. ئێستا لەخوا بەزیابێ ژیانێکی خۆم بۆ خۆم، ژیانێکی خۆشم بۆ خۆم دروست کردووە، سوپاس بۆ خوا. بەڵام گەنجانیش هیوادارم لەسەر پێی خۆیان بۆسن، بێ ئەمەل نەبن، هیچ کاتێک درەنگ نییە، دەست بکەن بە کار، دەست بکەن بە ئیش. هەرچەنە وڵاتەکەمان بەڕاستی تۆزێک بۆ گەنجان ژیانتیایە قورسە، بەڵام هەر هیوادارم کە بێ ئەمەل نەبن، هەر ئەوەم هەیە.